تاقیکردنەوەی کۆتایی وەرزی یەکەمە پێویستە دایکوڵاوەکان ڕاحەتی تەڵەبەکان بکەن لە ماڵەوە و هەروەها و کەسانەی کە خزم و دۆست و کەسوکارن پێویستە سەردانەکانیان کەم بکەنەوە لەو کاتی امتحاناتە ینی مراعاتی تەڵەبەکان بکەن بۆ ئەوەی کاتێکی لەباریان هەبێت کاتێکیان هەبێت بەبێ زەخت. بە شێوەیەکی گشتی پێم باشە کاتی ئیمتیحانات خەڵک سەردانی کەم کاتەوە، ئیشوکارەکانی کەمترکە، متابعەی مندارەکانی بکە زیاتر و ڕێیان پێشاندا ئەگەر شتێک هەبوو لە بۆیان شەرحکا بانجیان کاتێن و ئەوەی نایزانی پێی بڵێ یا ئەوەی لای گرانە لە بۆی ئاسان کاتن فێرە ئەوەی کاتن کە کو دەستە ئیمتیحان کو جواب دەداتەوە چۆن پرسیارەکان دەخینتەوە عەرەب مەسەلەی هەیە دەرێ فەهم سوال نصفت جەواب دەبی یەکەم جار دەرسەکەی بخینیتن و تێبگاتن ئەو کاتە کە چووە ناو ئیمتیحان ناو چۆڵی تاقیکردنەوە وا بزانم باشتر ئیستیعابی پرسیارەکان دەکات جوانتر دەتوانی جواب داتەوە. بەیانی من ئەوەیە لە کاتی هەر قوتابێک ماڵی خێزانێک قوتابی هەبوو ئیمتیحانی هەبوو پێویستە کەسانی تر خزم و دۆستەکانیان ئەگەر سەردانیشیان بکەن سەردانەکە کورت بێتن بۆ ماوەیەکی کورت بۆی تاسیر لەسەر ئەو قوتابیانە نەکاتن و لە تاقیکردنەوەکانیان دەربچن. زۆر سوپاس. Thank you.